بەڕێککەوتنی لەگەڵ چین ئێران دەتوانێت ئابووریەکەی ڕزگار بکات؟ سەرەتای ئەم هەفتەیە محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران و وانگ یی وەزیری دەرەوەی چین لە میانی ڕێو ڕسمێکدا کە لە بارگای وەزارەتی دەرەوەی ئێران لە تاران بەڕێوەچوو ڕێکەوتنامەی 25 ساڵەی ستراتیژی نێوان ئێران و چینیان واژۆ کرد لەو بارەیەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاند بۆ ئەوەی ناوچەکە لە بێسەرەوبەرەیی ڕزگار ببێت و سەقامگیری بەخۆ ببینێت دەبێت لە ڕکابەری جیۆسیاسی هێزە گەورەکان ڕزگاری ببێت و فشار و دەستێوەردانی دەرەچی لەسەر نەمێنێت و ڕێگای پەرەپێدانی گونجاو بۆ دۆخە هەرێمایەتیەکەی بدۆزێتەوە. سەبارەت بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە چاودێران دەڵێن هەرچەندە تاران بەر لە واژۆکردنەکەی هیچ وردەکاریەکی ئاشکرا نەکردووە بەڵام تا ڕادەیەکی زۆر ڕێککەوتنەکە هیچ جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ ئەو ڕەشنووسە هەژدە لاپەڕەیەدا نییە کە ساڵی ڕابردوو ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردەوە. بەپێی ئەوە وڵاتی چین لە ماوەی 25 ساڵی داهاتوو بە بەهای 400 ملیار دلار وەبەرهێنان لە چەندین بواری جۆر بە جۆردا دەکات لەوانە بانکەکان، گەیاندن، بەنداوەکان، هێڵی ئاسن و چاودێری تەندروستی و تەکنەلۆژیای زانیاریەکان. باس لەوەش کراوە کە لە بەرامبەر ئەوەدا چین نەوتی هەرزانی بە شێوەیەکی ڕێکوپێک لە ئێرانەوە دەست دەکەوێت. جگەلەوەی لە پرۆژەکەدا باس لە قوڵکردنەوەی هاوکاری سەربازی لەوانە ڕاهێنانی سەربازی هاوبەش و لێکۆڵینەوەی هاوبەش و پەرەپێدانی چەک و گۆڕینەوەی زانیاری هەواڵگری کراوە. لە یەکەم کاردانەوەشدا جۆ بایدن نیگەرانی ئەمریکای لە ڕێککەوتنەکە پێشاندا ئەویش بەهۆی ئەوەی ئامانجی ئەمریکا ئەوەیە لە ڕێگای فشارە ئابووریەکانی ئێران بهێنێتە ژێربار. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی باسی لەوە کردووە کە ڕێککەوتنەکە هەژمونی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزتر دەکات و هەوڵەکانی ئەمریکا بۆ گۆشەگیرکردنی ئێران لاواز دەکات. چاودێران دەڵێن نازاندرێت تا چەند دەتوانرێت ئەو پرۆژانە لە ناو ڕێککەوتنەکەدا باسی لێوە کراوە وەک خۆی جێبەجێ بکرێت بەتایبەت ئەگەر بێت و ڕێککەوتنامەی ناوەچی نێوان ئێران و وڵاتانی زلهێز هەرس بهێنێت. ئەوە کۆمپانیا چینیەکانیش کە لە ئێران کار دەکەن دەکەونە بەرسزا و گەماروی ئەمریکا کە ئەو بابەتە پێشتر چینیەکانی زۆر تووڕە کردووە.